ئێستا ڕاهێنان و شیکاری پرسیارەکان. بچووکترین سەنجارەی هاو بەش بەکاربینە بۆ بەراوردکردن گەورەترە لە یان بچووکترە لە یان یەکسانە بە. دوو کەرتم هەیە ژمارە 12 یەکیان 3 لە 10 ئەویدی 1 لە 4. ئایا کامەی گەورەیە کامەی گچکەیە؟ چونکە کەرتەکان ژێرەیان وەکو یەک نییە یان سەرەشیان وەکو یەک نییە کەواتە زۆر ئاسان نییە بەراوردکردن. ئەمن یەکەم شت دەبی بچم ژێرەکانیان ڕێک بێخم هەردوو ژێرەکەی بکەمە ژمارەیەکی دیکە بەهۆی بچووکترین چەنجارەی هاوبەش کە ژێرەکانم کردە یەک زۆر ئاسانە بەراوردکردن. کەواتە دوو ژمارەم هەیە یەکەکیان 10 ئەویدیش 4. با بزانم بچووکترین چەنجارەی هاوبەش لە مابەینی ئەو دوو ژمارەی چەندە 10 و 4. ئەگەر نەزانم یەکسەر چ دەکەم بۆ وێنە 20 بچووکترین چەنجارەی هاوبەشە، بەڵام ئەگەر نەزانم دوو ژمارەکان دەنووسمەوە ئەوها 10 و 4 دابەشی 2 دەکەم. زام دابەش دەکرێت دابەش کرا 4 دابەش 2 2 10 دابەش 2 5. ئێستا چونکە هیچ کۆڵکەچی هاوبەش نەماوە لە مابەینی 5 و 2 بێجگە لە یەک کەواتە یەکسەر ئەو سێ ژمارەی لێک دەدەم یەکسانە بە بچووکترین چەنجارەی هاوبەش کە دەکات 2 جاران 2 4 4 جاران 5 20 یان دیسان دابەشی 2 دەکەمەوە دەبیتە یەکەوە هەر 5 دیسان دابەشی 5 دەکەمەوە هەر یەکەوە بۆ یەک. ئێستا بچووکترین چەنجارەی هاوبەش 2 جاران 2 4 4 جاران 5 یەکسانە بە 20 کەواتە 20 بچووکترین چەنجارەی هاوبەشە. ئێستا کە زانیم 20 چ بکەم دەینم کەرتی 3 لە 10 هەتا ژێرەکەی ببیتە 20 ناچارم سەرە و ژێرەی جارانی 2 بکەم کەواتە کەرتەکە بووە 6 لە 20. کەرتەکەی دیچی لێ هات ئەو ناچار بووم سەرە و ژێرەی جارانی 5 بکەم بووە 5 لە 20. ئێستا هەردووچیان لە 20 کامە سەرەی کەرتە گەورە بوو ئەو کەرت گەورەیە 6 و 5 بەراورد دەکەم چونکە 6 لە 5 گەورەترە کەواتە ئەو کەرتەی لای ڕاست گەورەترە لا کەرتەکەی لای چەپ. ئیدی کە ئەمن ئەو ڕێسایم زانی هەرچ کەرتەکات بە هەمان شێوە بەراورد دەکەم. ئەگەر ڕێسایەکە نەزانم ئەوە کێشەیە. پرسیاری 13 دوو کەرتم هەیە ئەو دوو کەرتە زۆر گرنگن. ئەگەر تەماشای کەرتەکان کەم 2 لە 3 ئەوی دیش 3 لە 4 تەمەشاکەم 3 یەکێک لە ژێرە یەکێک لە سەرەیە پاشان 2 لە 3 3 بە یەک گەورەترە خوارەیەکە بە یەک گەورەترە لە سەرێ لێرەش خوارێ ژێرە بە یەک گەورەترەواتە 4 کەم 3 یەکسانە بە یەک 3 کەم 2 دیسان یەکسانە بە یەک. ئەو جۆرە کەرتانە ڕێسایەکی تایبەتیان هەیە. ئەگەرە من نەمەوێ بێگومان بە بچووکترین چەنجارەی هاوبەش ئیشکەم ئەگەر بمەوێ ئەوە ڕێسایەکە ئێستا لێرە ڕوونی دەکەمەوە زۆریش ڕوونم کردیتەوە لەوانەکانی پێشتر بەڵام دیسان ڕوونی دەکەمەوە لای 1 لە 2 دەست پێ دەکەم وەکو دەبینین 1 دابەش 2 2 بە 1 گەورەترە لە 1 3 دابەش 2 وەکو دەبینن دووەکە دووبارە دەبیتەوە لێرە 3 دووبارە دەبیتەوە 4 5 6 لێرە 7 8 9 من جێم نەبوو چونکە لە خوارێم نووسی واتە کەرتی 1 لە 2 گچکەترە لە کەرتی 2 لە 3 ئەویش گچکەترە لە 3 لە 4 واتە ژمارەکان هەتا زۆرتر بن گەورەتر بن و لێکیش نزیکن هەر یەکیان مابەینە 3 و 4 4 و 5 5 و 6 6 و 7 وەکو دەبینین لە مابەینیان هەر یەک هەیە ژێرەکەش گەورەترە. ئەو ڕێسای دەتوانین لەبەرکەین زۆریش ئاسانە 1 لە 2 2 لە 3 3 لە 4 4 لە 5 5 لە 6 6 لە 7 7 لە 8 8 لە 9 9 لە 10 10 لە 11 هەتا ملیۆن. ئەوە یەکسەر ئەگەر کەرتەکان ببینم دەبی بزانم ئەمن ئەو دوو کەرتەم هەبوو 2 لە 3 گچکەترە لە 3 لە 4 کەواتە
گچکەترین ئەو کەرتانە یەک لە دووە، گەورەترینیشیان بێگومان هەرە گەورەکەیەکە، هیچ کات کەس نازانی چەندە. ئەوە ڕێگایەکە لە ڕێگایەکانی ڕێگایەکی تۆزێک خێرایە، بەڵام لێرە ئەمن با بچووکترین چەندجارەی هاوبەش ئیش دەکەم، کەواتە ژێرەی ئەو دوو کەرتەی دەکەمە 12، چونکە بچووکترین شت 12ەیە. تا 3 ببیتە 12 جارانی چاری دەکەم، هەتا 4ش ببیتە 12 جارانی 3 دەکەم. دوو کەرتم بەدەست دێ، کەرتە شینەکە دەکاتە 2 جاران 4 8 لە 12، کەرتە سۆرەکەش یەکسانە بە 9 لە 12. ئێستا کامە گەورەترە؟ بێگومان 9 لە 12 گەورەترە. ئەوە پێشترێش زانی بوومان کە 9 لە 12 کە 3 لە 4 گەورەترە، کەواتە یەکسەر ئەمن ئەوها دوو لە 3 گچکەترە لە 3 لە 4. پرسیاری 14 ژێرە ئەو دوو کەرتەی بکەمە 1 لە مابەینی 6 و 9 چ هەیە؟ با بچم چاچی کەم. 6 ببورن 6 دابەش ببورن 6 و 9 دابەشی 3 دەکەم، 3 و 2 تەواو ئیدی ئەو 3ە لێکیان دەدەم بچووکترین چەندجارەی هاوبەشە. 9 جاران 2 18، واتە 18 بچووکترین چەندجارەی هاوبەشە. 9 کوب بکەمە 18 ئەگەر جارانی دووم کرد سەرە و ژێرە دەبی جاران کەم، 6ەکەش جارانی 3 دەکەم سەرە و ژێرە. کەرتی یەکەم بووە 8 لە 18، 8 لە 18. کەرتی دووەم بووە 6 لە 18. کامە گەورەترە؟ 8 لە 18. 8 لە 18 گەورەترە. کەواتە 4 لە 9 گەورەترە. پرسیاری 15 جارێ چاناکەم. پرسیاری 16 لە مابەینی 6 و 12 لێرە پێویست ناکە 12ی دەستکاری بکەم، تەنیا 6ەکەی جارانی دوی بکەم، ئەویش دەبیتە 12، کەواتە دەتوانم ژێرەکەیان ڕێک دێخم. کەرتی لای ڕاست بووە 8 لە 12، ئەوی دیش بەخۆی 8 لە 12ەیە، کەواتە یەکسانن. یەکسانن ئەو دوو کەرتە. پرسیاری 17 تەنیا ئەو کەرتەی چا دەکەم، جارانی دوی دەکەم ببی بە 8. کەرتی یەکەم پێویست ناکە. کەرتی لای چەپ بووە 6 لە 8، کەرتی لای ڕاستیش 7 لە 8، کامە گەورەیە؟ 7 لە 8 گەورەیە، کەواتە ئەو هێمای دادەنێ. پرسیاری 18 تەنیا کەرتی لای ڕاست ئەو کەرتەی ژێرەکەی دەکەمە دەبی ببیتە 14 جاران دوو، ناچارم سەرێش جارانی دوی بکەم، کەرتەکە بووە 4 لە 14. ئەو کەرتەش 5 لە 14ەیە، بێگومان 4 لە 14 گچکەترە لە 5 لە 14، گچکەترە. 5 لە 14 گەورەیە، هێمایەکە لایە کراوەکەی بەرامبەر ژمارە گەورەکەیە. ئێستا بێمە لای پرسیاری 15 لێرە. پرسیاری 15 1 لە 8 و 3 لە 8. 1 لە 8 و 3 لە 8 ژێرەکەیان ڕێک دێخم، هەردوو ژێرەی دەکەمە 24، چونکە بچووکترین چەندجارەی هاوبەش 24ە، کەواتە 3 جارانی 8 دەکەم و 8 جارانی 3 دەکەم هەتا ببیتە 24. کەرتی لای ڕاست بووە 8 لە 24، کەرتی لای چەپیش بووە 9 لە 24. کامە گەورەیە؟ 8 یان 9؟ 9 گەورەیە، کەواتە ئەوها یان ئەوها چاچیکەم. ئەو هێمایە دەبی دانێم. ئێستا پرسیاری
نۆزدە. پرسیاری 19 چییە؟ 1/4 و 2/8. بێگومان لێرە یان دوو ڕێگە هەیە، یان 1/4کەش دەکەمە 8 واتە جارانی 2 دەکەم دەبیتە 2/8 وەکو یەکە، یان 1/2/8 کورت دەکەمەوە دابەشی 2 دەکەم هەردوو لە سەرە و ژێرە، ئەو پاشان بەراوردیان دەکەم. ژێرەکەیان وەکو یەک لێدێ دەبیتە 1/4. 1/4 و 1/4 وەکو یەکن هەردووچیان هاوتانە ئەو دوو کەرتە، کەواتە کامە هێمای دانێم؟ ئەو هێمایە. پرسیاری 19 تەواو. ئێستا بێمە لای کەرتە هاوتاکان کە ژێرەکەی بچووکترین چەند هاو بەشە بۆ ژێرەی کەرتەکان بنووسە. کەرتە هاوتاکان کە ژێرەکەی بچووکترین چەند هاو بەشە بۆ ژێرەی کەرتەکان بنووسە. بچووکترین چەند هاو بەش تەنیا دەنووسم، بەراورد ناکەم. لێرە 3 9 6 بچووکترین شت چیە کە دابەشی هەر سێکیان بکرێ؟ 8 8 دابەشی 3 دەکرێت، دابەشی 9 دەکرێت، دابەشی 6 دەکرێت، کەواتە هەتا 3 ببیتە 8 جارانی 6 دەکەم، کەواتە دەبیتە 6/8. 9 کو دەبیتە 8 جارانی 2 دەکەم، دەبیتە 4/8. 6 کو دەبیتە 8 جارانی 3 دەکەم، یەکسان دەبی بە 3/8. ئەو هایان لێدێ 6/8 4/8 3/8. ئەگەر بمەوێ بزانم کامە لە هەمویان گەورەترە، کەرتی لای دەستی ڕاست لە هەمویان گەورەترە و کەرتی لای دەستی چەپ لە هەمویان گچکەترە، کەرتەکەی ناوەندێش لە ناوە ڕاستە، کەواتە 8 ژێرەکەیان کرا بووە 8. لێرە ژێرەکەیان دەکەمە 8 چونکە 8 دابەشی 4 دەبی، دابەشی 2 دەبی، هەتا 2 ببیتە 8 لێکی دەدەم لەگەڵ 4 کەرتەکە دەبیتە 4/8. هەتا 4 ببیتە 8 لێکی دەدەم لەگەڵ 2 کەرتەکە دەبیتە 6/8. 5/8 هەیە، کامە لە هەمویان گەورەترە؟ 6/8. کامە لە هەمویان بچووکترە؟ 4/8. کامە لە ناوە ڕاستە؟ 5/8. پرسیاری 22 ژێرەی ئەو سێ کەرتەی هەر سێکیان دەکەمە 15 چونکە 15 بچووکترین چەند هاو بەشە، هەتا 3 ببی بە 15 دەبی لێکی دەم لەگەڵ 5 سەرە و ژێرە، هەتا 5 ببی بە 15 لێکی دەم لەگەڵ 3 سەرە و ژێرە. سەرە ببیتە هەرچە جێم لێ نییە، ژێرە گرنگە ببیتە 15، لێرەش دیسان 3. کەرتەکان دەبنە چ؟ 5/15 3/15 و 9/15. 9/15 لە هەمویان گەورەترە، 3/15 لە هەمویان بچووکترە، 5/15ش لە ناوە ڕاستە. بەڵام لێرە تەنیا داوام لێ دەکەن بچووکترین چەند هاو بەش ببینەوە، بزانم چ ژمارەکەم لێرە هەیە 23. لێرە 6 وەردەگرم بچووکترین چەند هاو بەشە، 6 ئەو کەرتە دەست کاری ناکەم، بەڵام ئەو کەرتە جارانی 2 دەکەم سەرێ و خوارێ، کەرتەکە یەکسان دەبی بە 4/6. ئەوەش جارانی 3 دەکەم سەرێ و خوارێ، کەرتەکە یەکسان دەبی بە 6/6. کەواتە 6/6 وەکو ئەوەی وایە یەکی تەواو، 5/6 و 4/6. کامەی لە هەمویان گەورەترە؟ بێگومان 6/6. ئەو جە پاشیانجی 5/6 لە هەمویان بچووکتر 4/6. ئێستا بێمە لای بزانم لێرە چ پرسیارەکەم هەیە.
ئەو کەرتەم چاک کرد کەواتە جارێ با ئەو هابی. ئێستا دێمە لای کەرتەکان لە بچووکەوە بۆ گەورە ڕیز بکە، دیسان دەبی ئەمن بچووکترین چەند جارێ هاوبەش ژێرەکانیان ڕێک بێخم، لێرە یەک لەسەر دەی دەستکاری ناکەم، هەمویان ژێرەکانیان دەکەمە دا، جارانی 2 جارانی 5. کەرتەکەی یەک لە سەدەم هەیە، کەرتەکەی دی بووە 6 بەش 6 لە 10، ئەوی دیش بووە 5 لە 10. کامە لە هەمویان گەورەترە؟ 6 لە 10 کەرتە سەوزەکە لە هەمویان گەورەترە، ئەو سەوزە پاشان 5 لە 10 گەورەیە، ئەو جا 1 لە 10 گەورەیە، بەڵام نووسرا لە بچووکەوە ڕیزیان بکە کەواتە کەرتە سۆرەکە هەر لە جێی خۆیتی، پاشان زەردەکە بنووسە، ئەو جا سەوزەکە لە لای چەپ، واتە سۆرەکە زەردەکە سەوزەکە ڕێکیان بێخە. 1 لە 10 لە هەمویان گچکەترە، 5 لە 10 پاشی ئەو جا 3 لە 5، بەڵام بێگومان ئەمن نابی بنووسم لە 10 تەنیا دەنووسم 1 لە 10 1 لە 2 3 لە 5 ڕیزکردنەکە ئەوانە. دیسان لێرە ئەگەر ئەوانە ڕیزکەم ژێرەکەیان دەکەمە 12 هەتا 4 ببیتە 12 جارانی 3 سەرە و ژێرە، هەتا 3 ببیتە 12 جارانی 4 سەرە و ژێرە، ئێرەش دەستکاری ناکەم. کەواتە کەرتەکان بوونە چ؟ 4 جاران 2 6 8 لە 12 9 لە 12 7 لە 12 7 لە 12 لە هەمویان گچکەترە لە لای ڕاست دەینووسم، پاشی ئەو 8 لە 12 ئەو کەرتە 2 لە 3، ئەو جە لە هەمویان گەورەتر ئەو کەرتە سەوزەیە، کەواتە سۆرەکەی بنووسە، زەردەکە سەوزەکە. 7 لە 12 3 لە 4 7 لە 12 2 لە 3 و 3 لە 4. لێرە ژێرەکەیان دەکەمە 14، هەتا ئێرە بکەمە 14 زۆر ئاسانە، تەنیا جارانی 2 دەکەم، کەرتەکە یەکسان دەبی بە 10 لە 14. ئێرەش 9 لە 14ە، ئەدی ئێرە چەندە؟ هەتا ببیتە 14 یەکەم دا داوەشی 2 دەکەم، هەتا ژێرەکە ببیتە 2 ئەو جارانی 7 دەکەم، کەواتە دابەشی 2 جارانی 7 خوارێ دەبیتە 2 جاران 7 14 سرێشی دەبیتە یەکسان دەبی بە 7، چونکە کەرتەکە یەکەم جار دەکەمە 1 لە 2 ئەو جەلێکی دەم لەگەڵ 7 هەتا ببیتە 14. ئەوها کەرتەکە ئەوها لێدێ دەبیتە 7 لە 14، ئەو کەرتە دەبیتە 7 لە 14، لێرەش 10 لە 14 لێرەش 9 لە 14. کامە لە هەمویان بچووکترە ئەو سۆرە، 7 لە 14 لە هەمویان بچووکتریان 2 لە 4، پاشان ئەوە گچکەیە لە هەمویان گەورەتر ئەو کەرتەیە، 5 لە 7 لە هەمویان گەورەترە ئەو سەوزە، ئەو سەوزە گەورەیە، سۆرەکە گچکەیە، زەردەکە لە ناوە ڕاستە. ئێستا بزانم لێرە چ پرسیاری 27 ژێرە کەرتەکان دەکەمە 10 کاتە ئەو کەرتە جارانی 2 دەکەم هەتا ببیتە 10، کەرتەکە دەبیتە 8 لە 10. کەرتەکەی ناوەندی 7 لە 10ە، ئەو کەرتەی ئێرەش جارانی 5 دەکەم، یەکسان دەبی بە 5 لە 10. کامە لە هەمویان گچکەترە؟ ئەو شینە، دوایە ئەو سۆرە، دوایە کەسکەکە لە هەمویان گەورەترە. ئەوها ڕیزیانکە لە ڕاستەوە لۆ چەپ، گچکەکە لە ڕاست بنووسە، ئەوانەی دیش لە چەپ. ئێستا کەرتەکان لە گەورەوە ئەو جارەی گەورەکەی لە لای ڕاست بنووسە، گچکەکانیش تۆزە تۆزە لە لای چەپ. ئەو سێ کەرتەم هەیە
5 لە 9ەکەی دەستکاری ناکەم، ژێرەی ئەوانی دی دەکەمە 9 دەستکاری دەکەم ببوور چونکە 2 ناکرێتە 9 لە مابینی 2 3 و 9 بچووکترین چەندجارەی هاوبەش 18 کەواتە 9 دەکەمە 18 جارانی 2 دەکەم سەرێ و خوارێ، 3 دەکەمە 18 جارانی 6 دەکەم سەرێ و خوارێ، 2 دەکەمە 18 جارانی 9 دەکەم سەرێ و خوارێ. کەرتی یەکەم بووە 9 لە 18، کەرتی دووەم بووە 12 لە 18، کەرتی سێیەم کەرتە شینەکە ئەو کەرتە بووە 10 لە 18. کامە لە هەمویان گەورەترە؟ بێگومان 12 لە 18 لە هەمویان گەورەترە، کەواتە ئەو کەرتە سۆرە یەکەم جار دەنووسم کە لە هەمویان گەورەترە. پاشان ئەو کەرتە سەوزەی دەنووسم، ئەوجا ئەو کەرتە شینە لە هەمویان بچووکترە. ببوور کەرتە سۆرەکە لە هەمویان گەورەترە، ئەو جە شینەکە ئەو جە سەوزەکە لە هەمویان بچووکترە چونکە 9 ئەوی دیکە 10. سۆرەکە شینەکە سەوزەکە چونکە لە گەورەوە لۆ گچکە. پرسیاری 19 هەموو کەرتەکان ژێرەکەیان دەکەمە 24 کەواتە ئەوەی لێ دەگەڕێم وەکو خۆی. ئێرە کوب کەمە 24 12 جارانی 2 دەکەم، 6 کوب کەمە 24 جارانی 4 دەکەم سەرە و ژێرە. کەواتە کەرتە سۆرەکە لای ڕاست بووە 2 لە 12 لە ناوەندە 2 لە 24 لە ناوەندە 1 لە 24 4 لە 24 4 لە 24 لە هەمویان گەورەترە، کەواتە ئەو کەرتە سەوزە لە هەمویان گەورەترە. پاشان لەوی ئەو کەرتە زەردە ئەوجا ئەو کەرتە سۆرە لە هەمویان گچکەترە. سەوزەکە گەورەیە، دوایە زەردەکە، دوایە ئەو کەرتە. پرسیاری 30 ژێرەکەیان دەکەمە 20 دەکو دەبیتە 20 جارانی 2 دەکەم، 5 کو دەبیتە 20 جارانی 4 دەکەم، 20ش پێی ناوێ هیچ بکەم. کەرتەکان چیان لێدێ؟ دەبنە 12 لە 20 8 لە 20 و 10 لە 20. کەرتە سۆرەکە لە هەمویان گەورەترە، دوایە سەوزەکە، دوایە شینەکە. زانم لێرە چ هەیە؟ 37 وابزانم چاکم کردیان نەنازانم 27 ڕەنگە چاکم کردبی، ژێرەکانیانم کردویتە 10. ئێستا لای 31 ژێرەکەیان دەبی بکەمە 10 کەواتە لێرە جارانی 2 لێرە دیسان جارانی 2 لێرە جارانی 5. کەرتەکان چیان لێدێ بیان نووسمەوە 2 جاران 2 4 لە 10 کەرتەکەی ناوەندێ بووە 6 لە 10 کەرتەکەی لای چەپ بووە 5 لە 10 کامە لە هەمویان گەورەترە 6 لە 10 واتە ئەو کەرتە لە هەمویان گەورەترە 6 لە 10 ئەو جا 5 لە 10 گەورەیە ئەو کەرتە لە هەمویان بچووکتر 4 لە 10. شینەکە سەوزەکە سۆرەکە کەواتە زۆر ئاسانە، ژێرەکانیان ڕێک دێخم، سەرەکانیان بەراورد دەکەم، کامە کەرت سەرەی گەورەتر بوو ئەو کەرت گەورەترە، ئیدی پێویست ناکە نەزانم، دەبی بزانم چونکە ڕێسایەکەی دەبی ئەم بزانم. یەک ڕێسایە لۆ هەموو کەرتەکان بە کەڵک دێت. کەرتێکی هاوتا یان ژمارەیەکی دەی هاوتا بنووسە، بەراورد بکە گەورەترە و گچکەترە و یەکسانە بەو ئەو شتانە. ئیدی ئەمن لێرە ئەو جارەی 2 ژمارەم هەیە، یەکەچیان کەرتە ئەویدی ژمارەی دەیە، ئەوەی کو بەراورد بکەم. بەڕای من ئاسانترین شت ئەوەیە
هەمیشە کەرتەکان بکەمە ژمارەی دەی فاریزە بە شەرتێک بە مەرجێک بزانم. هەموو کەس دەوی بزانێ 1 لە 2 واتە نیو واتە 0 فاریزە 50 یان 5 هیچ کێشە نییە. 0 فاریزە 5 0 فاریزە 50 0 فاریزە 500 هەمویان هاوتانە. بەپێی ئەوەی لێرە چم هەیە لێرە 2 ژمارەم هەیە ئەمیش لێرە 2 دەنووسم 50 دەنووسم. ئێستا 0 و 50 گەورەیە یان 0 و 75 بێگومان 0 و 75 گەورەترە کاتە لای چەپ گەورەترە. 36ەکەی چاکەم 1 لە 5 دەکەمە کەرتی دەی 1 دابەش 5 نابی دابەش 5 2 بەڵام لێرە چونکە 2 ژمارەم هەیە 2 ڕەنووس لێرەش دەکەمە 20. ئایا 0 و 20 گەورەیە یان 0 و 23 بێگومان 0 و 23 لە 20 گەورەترە. لێرە ئەو کەرتەی چا دەکەم 2 دابەشی 8 دەکەم یەکسان دەبی بە 0 و 20 دابەش 8 2 دووجاران 16 0 و 25. ئایا 0 و 25 گەورەیە یان 0 و 25 وەکو یەکە کاتە ئەو دوو کەرتە ئەو دوو ژمارەیە هاوتانە. لێرە 0 و 7 دابەشدە یەکسانە بە هەمیشە 0 و 7 بەڵام چونکە لێرە 75 هەمیش لێرە دەنووسم 7 ئەوجا 0 و 75 گەورەیە یان 0 و 7 بێگومان 75 گەورەترە لە 7 کاتە ئەو هێمایە. لێرە 3 دابەش 5 دەیکەمە ژمارەی دەی 30 دابەش 5 یەکسانە بە 6 واتە 0 و 6 بەڵام لێرە چونکە 2 ئەمنیش دەنووسم 6 هەتا بەراوردی کەم ئاسانبی. ئایا 0 و 6 زۆرە یان 0 و 52 بێگومان 6 لە 52 گەورەترە کاتە 3 لە 5 گەورەترە. 38 لێرە 0 و 50 1 لە سەر 4 هەموو کەس دەبی بزانی دەکاتە 0 و 25 لە 100 کاتە 25 زۆرە یان 50 25 گچکەترە کەواتە 1 لە سەر 4 گچکەترە. لێرە 35 3 لە 4 هەموو کەس دەبی بزانی یەکسانە بە 0 و 75 لە 100 ئەوها ئەگەر نەزانی دەبی دابەشکەی 3 دابەش 4 3 نابی 0 30 دابەش 4 7 7 4 28 30 28 لێ بڕوا 2 0 زیاد دەکەم 20 دابەش 4 5 یان دەبی لەبەردبی کامە زۆر گەورەیە ئایا 0 و 65 یان 0 و 75 بێگومان 75. لێرە 3 لە 10 یەکسانە بە 0 3 لە 10 یان 30 لە 100 چونکە لێرە 35 ئەمیش دەنووسم 30 2 بە 2 1 بە 1 30 زۆرە یان 35 بێگومان 35 زۆرە ئەوها. ئێستا تەواو بێمە لای بەکارهێنانی پێدراوەکان خشتەکە بەکاربینە بۆ شیکاریکردنی پرسیاری چل و 41. پرسیاری چل کەرتەکان لە گەورەوە بۆ بچووک ڕیز بکە لە کام ڕۆژ بەشە گەورەکەیەوە لە کام ڕۆژ بەشە بچووکەکە بۆیە کرا. بۆیەکردنی دیوارەکان لە ڕۆژی دووشەممە و ڕۆژی سێشەممە و ڕۆژی چوارشەم. لە ڕۆژی دووشەم چەند بۆیەکرا 1 لە 5 سێشەم 1 لە 4 چارشەم 1 لە 10. لێرە چونکە کەرتەکان سەرەی کەرتەکان وەکو یەکە 1 1 1 زۆر زۆر ئاسانە بزانم کام کەرت گەورەیە کام کەرت گچکەیە. نووسرا لە بچووکەوە ڕێزی بکە کامە کەرت ژێرەی گەورە بوو ئەو کەرت لە هەمویان بچووکترە. وەکو ئەوە پیتزایەکت هەبی بیکەیە 10 پارچە و 1 پارچە لۆتوبی یان هەمان پیتزات هەیە بیکەیە 5 پارچە 1 پارچە لۆتوبی یان بیکەیە 4 پارچە 1 پارچە لۆتوبی بێگومان 1 لە 10 پارچەکە گچکەترە 1 لە 5 تۆزە گچکەترە لە 1 لە 4 کەواتە 1 لە 10 لە هەمویان گچکەترە. لێرە دەینووسم 1 لە 10 ئەو جا 1 لە 5 لە هەمویان گەورەتر 1 چارەک 1 چوار 1
ئەوها بچووکتر یەک چارەک لە هەمووی باشترە. پیتزایەکەی بکەیە 4 بەش 1 بەش لۆ تووبی، نەک بیکەیە 10 بەش و 1 بەش لۆ تووبی. ئەوە زۆر ئاسان بوو ئەگەر ژێرەکانیان جوودا بوو، بەڵام سەرەی کەرتەکان وەکو یەک بوو. ئەو جەمەرج نییە 1 ئەگەر 2 بی 2 هەمان شتە، 3 بی هەمان شتە. کامە کەرت ژێرەی زۆر بوو ئەو کەرت گچکەیە، هەمووی گچکەیە. ئێستا ئەو پرسیارەکە وەڵام درایەوە. پرسیاری 41 ژمارەی پۆلەکانی قوتابخانەیەک 21 پۆلە. 9 پۆلیان بۆیە نەکراوە. ئەو کەرتەی کە ژمارەی پۆلە بۆیە کراوەکان دەنوێنێ. لێرە نووسرایە نەکراوە، لێرەش نووسرایە بۆیە کراو، واتە تۆزێک دەبی ئاگام لێبی. ئەگەر بەهات باو باسی کەرتی نەکرد با لێرە، ئەگەر تەنیا بیگوت بە 21 پۆل هەیە 9یان بۆیە نەکرایە، چەندی بۆیە کرایە؟ زۆر ئاسان دەبوو 24م دەینا 9 لێ دەردەکرد بزانم چەند پۆل بۆیە کرایە. 4 لێ بڕوا 5 دووش لێرە بوویتە 1 چونکە خوردم کردەوە، کەواتە 15 پۆل بۆیە کرایە، 9 پۆلیش مایە، بە هەمویان دەکەنە 4 24. لێرە باسی ڕێژەی دەکا، باسی کەرتی دەکا، ئەوەی ڕاستی بی هەمان بیرکردنەوەیە. ئەمە چ دەکەم؟ هەمووی پۆلەکان هەمووی لە خوارێ دەنووسم 24 پۆلە. ئەوجە لە سەرێ دەنووسم ئەوەی بۆیە کرایە کە 9یە، ئەوەی بۆیەش نەکرایە کە ئەوەی بۆیە نەکرایە 9یە، ئەوەی بۆیەش کرایە 15. چونکە بەیەکەوە 9 و 15 دەبی بکاتە 24 لە 24. کاتە زۆر ئاسانە. ژمارەکەی بینە 9 لێکەمکەوە بزانە چەند بۆیە کرایە، دابەشی هەموو پۆلەکان بکە، دەردەچی ژمارەی ئەو پۆلانەی کە بۆیە کراینە. کەواتە ئەوە زۆر گرنگە، ئەمن هەمیشە ئاگام لێبی. دووشت هەیە بۆ وێنە بۆیە کراوە بەرامبەرەکەی بۆیە نەکراوە، بەڵام بەیەکەوە دەبیتە یەکی تەواو. بۆ وێنە چەند بەرداخێکم هەیە 5یان شکاوە، ئەگەر 8 بوو ئەدی چەندی نەشکاوە؟ 3 نەشکایە. 5 لە 8 شکایە، 3 لە 8. ئەگەر بایەکی ببڕم دووریەکی بۆ وێنە 8 کیلۆمەترە، دەم بڕیوە، چەندم نەبڕیوە؟ 10 لە 8 بڕیوە، 7 لە 8 نەبڕیوە. ئەگەر پیتزایەک یان نانێک بکەیە 5 بەش، 2 بەش خوراوە، ئەدی چەند مایتەوە نەخوراوە؟ 4 لە 5 مایتەوە. ئەو کردارانە هەموو خورا، ڕژا، نەڕژا، خوێندرایەوە نەخوێندرایەوە، نووسرا نەنووسرا، پارەکەی درا پارەکەی نەدرا، ماوەکەت بڕیوە نەتبڕیوە، ئەوانە هەموو بەیەکەوە دەبی بکەنە یەکی تەواو. ڕێژەیە، واتە بۆ وێنە لێرە ئەگەرە من 9 بۆیە نەکرا بوو 9 لە 24 بێگومان دەبی 15 لە 24 بۆیە کراوی. ئەوەی زیادە لێرە تەنیا 24ەکەم زیاد کردە کە لە ژێرەوە هەموو هەمیشە لە ژێرەوەیە، هەمووی بەیەکەوە چەندە. ئەو دوای سەرەوەش بەیەکەوە دەبی بکەنە 24 چونکە 24 لە 24 دەبیتە یەکی تەواو، چونکە کەرت هەمیشە یەکی تەواو نییە. جارێ لەو کەرتانەی ئەمن هەمە بێگومان کەرتی دیشەیە کە زیاتر لە یەکە، بەڵام ئەو کەرتانەی ئێستا هەمویان لە یەک گچکەتر بوون، هەمویان سەرەی کەرتەکان گچکەتر بوو لە ژێرە. چۆن دەتوانی دوو کەرت بەراورد بکەیت کە سەرەکەیان یەکسانە و ژێرەکەیان جیاوازە؟ تازە ڕوونم کردەوە کو دەتوانین لێرە، چونکە هەردووچیان دووە، کامە کەرت ژێرەی گەورە بوو ئەو کەرت گچکەترە هەمووی، کەواتە 2 لە 5 بچووکترە لە 2 لە 3 وەکو لێرە ڕوونم کردەوە. هەتا ژێرە گەورە بی کەرتەکە بچووک دەبیتەوە ئەگەر سەرە کەرتەکان وەکو یەک بوو.
پرسیاری 43 لەوانەی زانستەکان سالار پێدراوەکانی لەسەر شێوەی کەرت تۆمار کرد، سامان پێدراوەکانی لەسەر شێوەی ژمارەی دەی تۆمار کرد، پاشان پێدراوەکانیان پێکەوە تۆمار کرد. چۆن دەتوانن ژمارەکان ڕیز بکەن؟ بێگومان دەبی ئەوان کەرتەکان ئاسانترین ڕێ ئەوەیە یان کەرتەکان بکەنە ژمارەی دەی یان ژمارەی دەی بکەنە کەرت. بە هەمان شێوەبی زۆر ئاسانە ڕیز کرد. ئەوە بابەتی لاپەڕە 156 کە ئەمن ئەو جۆرە پرسیارانم لە پۆلی 4 لە پۆلی 6 هەتا لە پۆلی 7ش و لە پۆلی 5شێکەوە تا ئەگەر لاپەڕەیەک هەبوو شیکار نەکرایە بگەڕێەوە پۆلەکانی دی تەماشای کتابەکەی بکە بزانە لە کام لاپەڕە باسی کەرت و بەراوردکردنی کەرت و ڕێژەیە، دەتوانی هەمیشە سوود وەربگری لە وانەکانی پۆلەکانی دیش هەتا وانەیەکی نوێ هەر بژی.